خوای گەورە و میهرەبان کۆمەڵێک شتی بەنهێنی بۆ ئێمە هێڵاوەتەوە. ئەو شتانە بەنهێنی دەمێنێتەوە هەتا ئەو ڕۆژەی خوای پەروەردگار خۆی بڕیاری لەسەرەدا ئاشکرا بێت. یەکێک لەو شتانەی کە نهێنیە لەم سەرزەویە بریتیە لە دوو قەومی فەساد، دوو قەومی زۆر خراپ کە یەئجوج و مەئجوجن. یەئجوج و مەئجوج لە زۆربەی قیراءەکانیشا دەڵێ یاجوج و ماجوج. ئەمانە هەمومان کاتێک کە سوورەتی کەهف دەخوێنینەوە ذوالقەرنەین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە فەرمانی خوا حەبسیانی کرد، ئەو سەدەی دروست کرد. بە فەرمانی خوا سەدێکی کرد مەگەر خوای گەورە خۆی بزانێت لەکوێدایە، هیچ کەسێک نازانیە. هەر چەندێ تەکنەلۆجیا پێش بکەوێ هیچ کەسێک نایدۆزێتەوە، چونکە خوای گەورە دەفەرمێ فەئیذا جاء وعد ربی جعله دەکاء. هەر کاتێک فەرمانی خوا هات ئەوان سەدەکە دەشکێنن، کەواتە هەتا فەرمانی خوانەیە بە هیچ جۆرێک یەئجوج و مەئجوج ناتوانن ئەو سەدەی کە بەهۆی ئەوە حەبس کراون سجن کراون ناتوانن بە هیچ جۆرێک خەڵکی بیان بینێت. ئەگەر کەسێک ئینکاری ئەم شتە بکە ئێمە دەڵێن جنۆکە لەسەر زەویە، کەس دەیبینێ؟ کەس نایبینێ. مەلائیکە بە ملیارەها و ملیۆنەها مەلائیکە لەسەر زەویە سەلامی خوایان لەسەر بێ، ئێمە دەیان بینین؟ ئەبێ ئینکاری بکرێ؟ ناشی بینی لەسەر زەویە. دڵنیا بە ئێستا دەوری ئەم مزگەوتان هەمووی مەلائیکەیە، کەسی بینێ؟ نەخێر. ڕۆح هیچ کەسێک ناتوانێت ئینکاری بکە، لە لاشەی خۆماندایە نایبینین. بە بەرچاوی ئێمە کەسێک دەمرێ ڕۆحەکەی دەرەچێ کەس نایبینێ، هیچ کەسێکش ناتوانێت ئینکاری ڕۆح بکە، بە بەرچاوی خۆتەوە لە لاشەی خۆتایە. بایەکی بەهێز دێ، تۆ دەیبینی بایەکە؟ خۆ دیار نییە، بەڵام کەس دەتوانێت بڵێ بانیە ڕاست نییە. تەزوی کارەبا تۆ دەیبینی؟ ئەگەڵی ڕاست نییە خۆ بیتە دەمی بزانە ئەدگرێ نادگرێ. کەواتە ئاگاداری خۆمان بین. ئێمە نایان بینین ئینکاری بوونیشیان ناکەین، چونکە چەندەها شت هەیە لەم سەرزەویەدا ئێمە نایان بینین و ئینکاریشی ناکەین. هەروەکو چۆن ئینکاری جنۆکە و مەلائیکە و هیچ شتێکی تر ناکەین لەم سەرزەویەدا. کەواتە ئاگاداری خۆمان بین. ئەگەر بتانێ بە سەراتەکە بخوێنەوە دەتوانن سوورەتی کەهف کە باسی ذوالقەرنەینەکە ڕەحمەتی خوای لێبێ ئالێودا باسی کە چۆن ئەم قەومە ئەوان سەدەکەیان بۆ دروست کرا لەبەر خاتی خوایش کردی، چکە وتیان ئێمە پارەت ئەدەینێ. قەومێکی تر وتیان ئەم قەومە فەسادن، یاجوج و مەئجوج، پارەت ئەدەینێ بەس لە کۆڵمانی کەرەوە. فەرمی من پارەم ناوێ، بەس یارمەتیم بدەن، وەکو جەسەدی یارمەتیم بدەن بۆ ئەوەی کە ئەم سەدە دروستکەم و بە هیچ جۆرێک بە فەرمانی خوا ئەمانە نەتوانن بێنە سەر زەوی. واتە کە مەسم وەیە کە بڵاو بوونە بەسەر زەوی ئێمەدا، ئەگینا لەسەر زەوین بەڵام شاراون. ئێمە لەسەر زەوی نایان بینن ئێستا.